لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 16. ئایا پاش جیابوونەوەی ڕۆح لە جەستە دەکرێت هەندێک ئەندام بە زیندووی بمێننەوە؟ جەستە وەکو سەربازگەیەکی گەورەی تریلیۆنان خانەوایە. ڕۆحیش فەرماندە و بەڕێوەبەرە و پەیوەندی بە یەک بەیەکی خانەکانی لاشەوە هەیە و ئاراستەیان دەکات. کاتێک ڕۆح لە جەستە دەردەچێت، هەندێک لە خانەکان دەتوانن بۆ ماوەیەکی کاتی بەردەوامی بە ژیانیان بدەن. ئەگەر هەندێک لە خانەکانی مێشک 50 تا 150 کاتژمێر بە زیندووی بمێننەوە، ئەوا دەگونجێت هەندێک ئاماژە و هێما و پەیامی تایبەت لەم خانانەوە وەربگیرێن. ماوەی چەندین ساڵە بە مەبەستی دۆزینەوەی بکوژی ئەو ڕووداوی کوشتنانەی کە بکەرنادیارن لێکۆڵینەوە لەم بوارەدا دەکرێت، بە تایبەت ئەگەر بتوانرێت ئامرازێکی وەک مێشتی ئەلکترۆنی دابهێنرێت و اینجا ئەم ئامرازە بتوانێت هەندێک هێما و ئاماژە لەو خانانەی مێشکەوە وەربگرێت کە هێشتا بە تەواوەتی نەمردوون، ئەوە لەوانەیە بتوانرێت سەرەداوێک بدۆزرێتەوە لەسەر ڕووداوە نادیارەکان. بەم جۆرە دەکرێت یەکێک لە نهێنیەکانی ئەو ئاەتەمان بۆ ڕوون ببێتەوە کە لە سەردەمی حەزرەتی موسادا باز لە زیندووبوونەوەی کوژراوێک و ئاشکراکردنی ناسنامەی بکوژەکەی دەکات. 17. ئایا لەگەڵ ڕۆحەکاندا جەستەکانیش حەشر دەکرێن؟ سەرەتا پێویستە ئەوە بڵێین کە چۆنیەتی پەیوەندی نێوان ڕۆح و جەستە بە گوێرەی جیهانەکان دەگۆڕێت. بۆ نمونە لێرە جۆرێکە و لە گۆڕدا جۆرێکە و لە بەرزەخدا جۆرێکە و لە ئاخیرەتیشدا جۆرێکی ترە. لەم دنیایەدا شاید حاڵی جۆرێک لە پەیوەندی دەبین کە زیاتر ڕۆح لە ژێر کاریگەری جەستەی مادیماندایە. زۆرێک لە ئەهلی تەحقیق باز لە گەردی لە بنەڕەتیەکان دەکەن کە بریتین لەو گەردی لە بنەڕەتیانەی کە مرۆڤ پێک دەهێنن. یەکەمین گەردیلەکانی مرۆڤ واتە ئەوانەی کە وەکو بنچینە و بناغەوان بۆ لاشەی مرۆڤ و فەرمودەی پیرۆزیش بە ئەلعەجەب لەذەنب ناویان دەبات، ناتوانین لە جەستەدا شوێنێکی دیاریکرا و بۆ ئەم گەردیلانە دیاری بکەین. خوای گەورە مرۆڤی لەسەر ئەم گەردی لە بنەڕەتیانە دامەزراندووە و هەر لەسەر ئەمانەش لە قیامەتدا زیندوی دەکاتەوە. ئەم گەردیلانەی کە سەرجەم تایبەتمەندیەکانی مرۆڤیان لە خۆیاندا هەڵگرتووە لەوانەیە جینەکانمان بن. ئەگەر وابێت جینەکانی مرۆڤ هێندەی سەری دەرزیەکیش نابن، بەڵام شتێکی بچووکی لەم جۆرە کاتێک پەیوەندی لەگەڵ ڕۆح دەبەستێت هەروەک هەست بە ئازار دەکات، بە هەمان جۆر هەست بە چێژیش دەکات. لەوانەیە لە کاتی حەشر و جیهانەکانی دواتریشدا تەنها ئەم گەردی لە بنەڕەتیانە نەکەم و گەردیلەکانی لاشە پەیوەندی لەگەڵ ڕۆح ببەستن و اینجا بە بۆچوونی زۆرێک بە لوتفی خوای گەورە گەردیلەی تری وەک ئەوانەی میوەکان و خاک و ئەو گەردیلانەش کە لەم دنیایەدا چەندین خزمەتی تریان ڕاپەڕاندووە دێنە ڕیزیان و بەم جۆرە جیسمانیەتدا دەمەزرێتەوە. هەروەک هیچ ڕێگرێک لە بەردەم ئەمەدانیە، لە ڕاستیدا هەر ئەمەش مەعقول و لۆجیکە. هەرچی گەردیلەکانی دیکەشە دەکرێت بە جۆرێک کە لەگەڵ ئەو جیهانەدا بگونجێت لە دەوری گەردی لە بنەڕەتیەکان کۆ ببنەوە و بەشێکی لاشەی مرۆڤ پێک بهێنن.